سڵاوتان نەبێت لە شار پرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. تورکیا بردومانی چەند ناوچەیەکی هەرێم دەکات و ئێرانیش سەکۆی موشکی ڕوو لە هەرێم دەکات. چارەنووسی موچەی مانگێکی فەرمانبەرانی هەرێم دیار نییە. پەروەردەی کەرکووک هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر خوێندنگەکان قەدەغە دەکات. لە ڕۆژاوای کوردستان هەر خێزانێک 300 لیتر نەوتی سپی بە نزیکەی 30,000 دینار پێدەدرێت. قوبات تاڵەبانی باسی جیاوازەکانی کابینەی هەشت و نوێی حکوومەتی هەرێم نیچرڤان بارزانی و مەسرور بارزانی دەکات و ڕایدەگەینێن. لە کابینەی هەشت من لەژە فشارێکی زۆر بەهێزدا بووم لەلایەن پارتەکەی خۆمەوە. زۆرێک دەیانویست لە حکوومەت بچمە دەرەوە بەڵام ئەوەم نەکرد. بە هۆکاری ئەوەی سەیری دوای خۆمم دەکرد سەرۆکوەزیران لەوێ بوو پشتی دەگرتم و پشتم دەگرت و پێکەوە ڕوبەڕووی ئەو گەردەلوولە بووینەوە کە ڕووی لێمان کردبوو. قوبات تاڵەبانی جێگەی سەرۆکوەزیران لە میانی وتارێکدا بە زمانی ئینگلیزی لە دیداری میری باسی پرۆسەی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان و شێوازی بەڕێوەبردنی حکومڕانی لە هەرێم و عێراق و جیاوازی لە نێوان کابینەی ڕابردوو ئێستادا کرد. ئەوەشی ڕوونکردەوە من ئەگەر باسی کابینەی هەشت بکەم کابینەکە کێشەی بڕینی بودجەی هەبوو لە بەغداوە دەهاتمان بۆ نەدەهات، شەڕمان هەبوو، قەیرانی مرۆییمان هەبوو، داڕمانی نرخی نەوتمان هەبوو، هەندێک جاریش پێویست بوو لە 175 موچەی فەرمانبەران پاشەکەوت بکەین. سەبارەت بەخۆی دەڵێت من لەژێر فشارێکی زۆر بەهێزدا بووم لەلایەن پارتە سیاسیەکەی خۆمەوە. زۆرێک دەیانویست لە حکوومەت بچمە دەرەوە بەڵام ئەوەم نەکرد. چونکە سەیری دوای خۆمم دەکرد سەرۆکوەزیران لەوێ پشتی دەگرتم و پشتم دەگرت و دوجاریش پێکەوە ڕوبەڕووی ئەو گەردە لولوکێشە ئەبوریانە بووینەوە کە ڕووی لە حکوومەتی هەرێمی کوردستان کردبوو. قوبات تاڵەبانی ئەگەرچی ڕاستەوخۆ ناوی مەسرور بارزانی نەهێنا، بەڵام وتی پێم وایە ئەزموونی کابینەی هەشت پیشانی دەدات گەر یەکگرتووی و بەرچاوڕوونی هەبێت یان لە هەمووی گرنگتر ئەگەر کاری پێکەوەی هەبێت دەتوانین بەسەر هەموو بربەستەکاندا زاڵ بین. بەڵام کاتێک حکوومەت دەبێتە گۆڕەپانی شەڕکردن، کاتێک پارتەکان دێن و لەناو حکوومەتدا شەڕ دەکەن، ئەو کات هەموو شتێک تێک دەچێت و کێشە و ئاڵنگاری گەورە ڕوو دەدات. بەیانی ئەمڕۆ و درەنگانی شەوی ڕابردووش تورکیا بەچڕی چەند ناوچەیەکی جیاوازی لە هەرێمی کوردستان بردومان کرد و لە لایەکی دیکەشەوە ئێران ژمارێکی زۆر ئۆتۆمبیلی سەربازی و موشکی لە یەکێک لە سنوورەکانی هەرێم کۆ کردوێتەوە. بە گوێرەی و زانیاریانەی پەیامنێری شارپرێز لە دهۆکەوە ئاشکرای کرد. بەیانی ئەمڕۆ فڕۆکە جەنگەکانی تورکیا دەڤەری بەرواری باڵایان بردومان کردووە. وتیشی بردومانەکەی تورکیا لەگەڵی دیێرە لە بەرواری باڵا زۆر نزیکە لە شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیان و ماوەی 6 مانگیشە سنووری قەزای ئامێری لەلایەن سوپای تورکیاوە بە بەردەوامی بردومان دەکرێت. لە لایەکی دیکەشەوە پەیامنێری شارپرێز لە دەڤەری برادۆز ڕایگەیاند فڕۆکە جەنگەکانی تورکیا بۆ دووەم جار لەسەریان ئەمڕۆ گوندەکانی سنووری پارێزگای هەولێری بردومان کردووە. ئاماژەی بەوەشدا لە 5 ساڵی ڕابردوودا 21 هاوڵاتی مەدەنی بەهۆی بردومانی تورکیا و تۆپبارانی ئێرانەوە بوونەتە قوربانی. ئەندامێکی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێم پارەی تەواوی لە بەردەستدایە، بەڵام دابەژنەکردنی موچە هۆکارەکەی نادیارە و ڕەنگە مەبەست لەی دابەژنەکردن و پاشەکەوتی موچەی مانگێک بێت. شێرکۆ جەودەت ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند حکوومەتی هەرێم پارەی تەواوی لە بەردەستدایە بۆ ئەوەی موچە لە کاتی دیاریکراوی خۆیدا و هەموو مانگێک دابەشی بکات، بەڵام کە دابەشی ناکات هۆکارەکەی نادیارە و ڕەنگە مەبەست لەی دابەژنەکردن و پاشەکەوتی موچەی مانگی 12 ئەم ساڵ بێت. وتیشی ئەگەر حکوومەت بیەوێت لە کۆتایی ساڵ 2 موچە دابەش بکات و دابەشکردنی موچە ڕێک بخاتەوە پارەی پێویستی لە بەردەستە و دەتوانێت بیکات. مەلە کاتێکدا لە ئێستادا دەست بە دابشکردنی موچەی مانگی دەی فەرمانبەران کراوە و تا کۆتایی مانگی 11 بەردەوام دەبێت و لە مانگی 12 حکوومەت موچەی مانگی 11 دابش دەکات و دیار نییە موچەی مانگی 12 چی لێ دێت و ڕەنگە بە ناوی ڕێخستنەوەی حسابەوە پاشەکەوت بکرێت یان دەفەوتێت و دەست بە دابشکردنی موچەی مانگی ساڵی داهاتوو دەکرێت.
بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک بڕیاریدا بە قەدەغەکردنی ئاڵای کوردستان لەسەر سەرجەم قوتابخانەکانی شاری کەرکووک و تەنها هەڵکردنی ئاڵای عێراق ڕێگە پێدراوە. عەبد عەلی بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک لە نووسراوێکدا کە دوێنێ سێشەممە دەریکردو و ئاڕاستەی سەرجەم بەش و خوێندنگەکانی سنووری پارێزگایەکەی کردووە. ئەوەی خستە ڕوو بە هیچ شێوەیەک ڕێگە نادرێت جگە لە ئاڵای عێراق هیچ جۆرە ئاڵایەکی دیکە لەسەر بەش و خوێندنگەکانی سەر بە پەروەردەی کەرکووک دابنرێت. بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک لە نووسراوەکەیدا هۆشداری داوەتە ئەوانەی سەرپێچی بڕیارەکە دەکەن و نووسیوێتی ئەوانەی سەرپێچی بڕیارەکە دەکەن ڕوبەڕووی ڕێکاری یاسایی دەکرێنەوە. لە ڕۆژاوی کوردستان هەر خێزانێک 300 لیتر نەوتی سپی بە نزیکەی 30,000 دینار پێدەدرێت و لە باشوور هەرێمی کوردستانیش 200 لیتر بە زیاتر لە 100,000 دینار دابەش دەکرێت و تا ئێستاش هاوڵاتیان نازانن چ کاتێک نەوت بۆ زستانی ئەم ساڵ وەردەگرن. بەڕێوەبەرایەتی خۆبەڕێوەبەری بە کوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕۆژاوای کوردستان لە ڕێگەی شارپرێسەوە ئاشکرای دەکات هەموو ساڵێک لەگەڵ هاتن یان نزیکبوونەوەی وەرزی زستاندا نەوت بەسەر هاوڵاتیاندا دابەش دەکات. ئەوەش ڕادەگەیەنێت ئەم ساڵ ئیداری خۆبەڕێوەبەری 300 لیتر نەوتی بۆ هەر خێزانێک بە بڕی 160 لیرەی سووری بەدابەش کردووە کە لە بەرامبەر دیناری عێراقی دەکاتە 30,000 دینار. هاوکات هەر بۆ زستانی ئەم ساڵ جارێکی دیکە نەوت دابەش دەکرێتەوە. مەژدە کاتێکدا لە هەرێمی کوردستان تا ئێستا نەوتی سپی نەگەشتۆتە سەنتەری شارەکان و لە ئێستاشەوە وەزارەتی سامانە سروشتیەکان ئاشکرای کردووە بۆ هەر 200 لیترێک زیاتر لە 100,000 دینار لە هاوڵاتیان وەردەگرن. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا. شاد و بەختەوە.